سڵاو و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەمە سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ هێرشی هێزەکانی شارەوانی کرماشان بۆ سەر دەستفرۆشانی ئەو شارە تەقینەوەی تانکەری سوتەمەنی لە کرماشان و گیان لە دەستدانی کەسێک بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ڕێزلێنان لە یادی هونەرمەند عەلی زەندی لە ئاڵمان پێکدادانی نێوان کاسبکارانی دەروازە کازرونی شیراز لەگەڵ مەئمورانی شارەداری دژایەتی کانونی سەنفی فەرهەنگیانی مازەندەران لەگەڵ پادگانی کردنی قوتابخانەکان بانگەوازی یەکڕێزی بۆ پشتیوانی لە بەندکراوانی سیاسی و ڕاگررتنی سزای سێدارە لە هامبۆرگ هێرشی هێزەکانی شارەوانی کرماشان بۆ سەر دەستفرۆشانی ئەو شارە بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی چوارشەمە 3 گوڵان هێزەکانی شارەوانی کرماشان بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردە سەر دەستفرۆشانی چوارڕای ئۆجاق و چەند کەسیان بریندار کرد هێرشی مامورانی شارەوانی کرماشان بۆ سەر دەستفرۆشان لە حاڵێکدایە کە پارێزگای کرماشان زۆرترین ئاماری بێکاری لە نێو پارێزگاکانی ئێران هەیە و خەڵک لە ژێر گوشاری ئابووری ناچارن ڕوو لە پیشەی دەستفرۆشی بکەن بە وتەی هاونیشتمانیان شارەدار و ئەندامانی شۆرای شار ئیسفادە لە ژنان و کچانی ئەو شارە دەکەن و کەسانی بێڕەوش وەکو کارمەندانی ئیجرایەت دادەمەزرێن هەروەها ناوەندە قەزای ئەمنیەتیەکانی ئەو شارە شوێن پەنجەیان لە هەموو گەندەڵیەک دیارە و هیچ جلایەنێکی پەیوەندیدار لێپرسینەوەیان لێ ناکات تەقینەوەی تەنکەری سوتەمەنی لە کرماشان و گیان لە دەستدانی یەک کەس بەیانی چوارشەمە 3 گوڵان تەنکەرێکی سوتەمەنی لە شارۆچکەی زەفەری کرماشان ئاگری گرت و بەو هۆیەوە شۆفێرەکەی گیانی لەدەستدا بەوتەی سەرچاوەکانی هەواڵ نەبوونی نیشانەکانی ئاگادارکردنەوە لە شارۆچکەی زەفەر و ناکارەمایی شارەداری ئەو شارە هۆکاری سەرەکی کەوتنە خوارەوەی تانکەری سوتەمەنی بۆ نێو کەناڵی ئاویە و کارگە بووە و بەداخەوە شۆفێرەکە لاگردا سوتاوە سەرکوتی مامۆستایانی ئاینی کوردستان لەلایەن حکومەتەوە ڕۆژی چوارشەممە 3 گوڵانی 1404 هەتاوی مامۆستا ئایەت غوڵامی لەلایەن هێزەمنیەکانی کرماشان دەست بەسەر و مامۆستایەکی ئاینی دیکە لە شاری سەقز بە ناوی سابیر خودا مرادی لەلایەن دادگای ڕۆحانیەتی هەمەدان بە 22 مانگ زیندان محکوم کراوە لە ڕۆژانی ڕابردوودا مامۆستایەکی ئاینی شاری سنە بە ناوی لوقمان ئەمینی لەلایەن دادگای ڕۆحانیەتی هەمەدان بانگهێشت و دەست بەسەر کرا ڕۆژی ڕابردووش مامۆستایەکی ئاینی شاری کرماشان بە ناوی ئایەت خوڵامی کە پشتیوانی لەو مامۆستایە دەربڕی بوو لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە هەروەها مامۆستا سابیر خودا مرادی ئیمام جومعەی مزگەوتی شارۆچکەی قەوغی سەقز لەلایەن دادگای ڕۆحانیەتی هەمەدان بە 22 مانگ زیندان سزا شایانی باسە کە ئەو 3 مامۆستا ئاینیە لە سەردەمی شۆڕشی ژینا پاڵپشتیان لە خۆپیشاندەران کردبوو ئازادی هادی ئەحمەدی ئازەر لە زیندانی مەهابەد ڕۆژی یەکشەمە سیوەکی خاکەلێوە هادی ئەحمەدی ئازەر ناسراو بە هەژار زیندانی سیاسی خەڵکی مەهابەد پاش تێپەڕکردنی حوکمی 45 مانگ زیندان لە بنیندین خانەی و شارە ئازاد کرا بەهاری ساڵی 1401 هەتاوی هادی ئەحمەدی ئازەر لە کاتی خزمەتی سەربازیدا لەلایەن ئیطلاعاتی سپای پاسدارانەوە دەست بەسەر و بە تۆمەتی سیخوڕی بە 5 ساڵ زیندانی تەعزیری محکوم کرا کە دواتر سزاکەی بۆ 45 مانگ کەم کرایەوە بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ڕێزلێنان لە یادی هونەرمەند عەلی زەندی لە ئاڵمان ڕۆژی شەممە 19 ئاوریلی 2025 مەراسمی ڕێزلێنان لە یادی هونەرمەند و خەباتگێڕی ڕێگای ئازادی کاک عەلی زەندی لە شاری هانوفێری ئاڵمان بەڕێوەچوو بەپێی هەواڵی گەیشتوو مەراسمەکە بە یەک خولەک بێدەنگی بۆ ڕێزلێنان لە یادی کاک عەلی زەندی و گیان بە خەتکردوانی ڕێگای ئازادی دەستی پێکرد دواتر ژیان نامێ و هونەرمەندە خوێندرایەوە و پەیامی حیزبە سیاسیەکانی کوردستان و ئەنجومەنی بریندارانی شۆڕشی ژینا لەلایەن نوێنەرانەوە خوێندرایەوە لە درێژەی و ڕێوڕەسمەدا هونەرمەند چەند گۆرانی مامۆستا عەلی زەندیان خوێندووە و شیعرێک لەلایەن کاک ئازاد ئەبداڵی پێشکەش بە بەشداربووان کرا شایانی باسە کە ئەو مەراسیمە بە بەشداری
دوێنەری حیزبە کوردستانیەکان کە بریتین لە کۆمەڵەی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران، کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، پەژاک، حیزبی دیموکراتی کوردستانی ئێران، پارتی یەکینەی دیموکراتی کورد لە ڕۆژاوای کوردستان و ئەنجومەنی برینداران و دادخوازانی شۆڕشی ژن ژیان ئازادی بەڕێوە چووە. ناڕەزایەتی کرێکاران لە شارەداری بۆرازجان. ڕۆژی چوارشەمە 3 گوڵان کرێکارانی شاخڵ لە شارەداری بۆرازجان دژ بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بە پێو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە بەهۆی مانگرتنی کرێکاران زەبڵ و پاشماوەیەکی زۆر لە نێو شەقام و کۆڵانەکانی شارستانی بۆرازجاندا کەڵەکە بووە و دانیشتوانی ئەو شارە گلەی لە شارەداری دەکەن و پشتیوانی خۆیان لە کرێکاران ڕاگەیاندووە. کرێکارانی شارەداری بە کۆبوونەوە خوازیاری پێدانی زافەکاری و حەقدەستی ڕۆژانی پشودان هەروەها چوونە سەرەوەی ڕێژەی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان بوون. مانگرتنی شۆفێرانی شرکەتی گاز لە لۆڕستان. بەیانی چوارشەمە 3 گوڵان شۆفێرانی شرکەتی گازی لۆڕستان دژ بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی دەستیان لە کارکێشایەوە مانیان گرت. شۆفێرانی ناڕازی پاش دەست لە کارکێشانەوە بە کۆبوونەوە لە بەردەم شرکەتی گازی پارێزگای لۆڕستان خوازیاری زیادکردنی حەقدەست، نوێکردنەوەی گرێبەست، وەلانانی جیاوازی، تەزمینی ئەمنیەتی پیشەی و دابینکردنی بیمەی دەرمانی بوون. کۆبوونەوەی کەشاوەرزانی ناوچەی چا هاشم لە بەلوچستان. کەشاوەرزانی ناوچەی چا هاشمی بەلوچستان ڕۆژی چوارشەمە 3 گوڵان لە ئاسکەمی نرخی بەرهەمە کشت و کاڵیەکان ناڕەزایەتیان دەربڕی. ناوچەی چا هاشم دەکەوێتە باشووری کرمان و باکووری سیستان و بەلوچستان و جوتیارانی ئەو ناوچەیە شووتی بەرهەم دێنن. ڕۆژی ڕابردوو جوتیارانی ناڕازی دژ بەکەمی نرخی بەرهەمەکان و دەستێوەردانی دەڵاڵانی حکومەتمانیان گرت و خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان بوون. پێکدادانی نێوان کاسبکارانی دەواازە کازرونی شیراز لەگەڵ مەئمورانی شارەداری. ڕۆژی چوارشەمە 3 گوڵانی 1404 هەتاوی مەئمورانی شارەداری شیراز هێرشیان کردە سەر کاسبکارانی گەڕەکی دەواز کازرون و تێک هەڵچوون ڕوویدا. بە وتەی کاسبکاران شارەوانی بە زۆرەم لێ دەوێت دوکانەکانیان بۆ ناوچەیەکی دیکە بگوازێتەوە و ئەوان قبوڵی ناکرد. دوکانداران بە چالاکی مەدەنیان وت ساڵانێکی زۆرە لەو گەڕەکە کاسبی دەکەن و گواستنەوەیان بۆ شوێنێکی تر واتای مایە پۆچبوونیانە. شایانی باسە کە هێزە ئینتیزامیەکانی ڕژێم بە هاوکاری مامورانی شارەداری هێرشیان کردوتە سەر دوکانداران و چەند کەسێکیان بریندار کردووە. بەیانەی ڕێکخراوە سەربەخۆکانی ئێران سەبارەت بە پۆلیسی کردنی مەدرسەکان. کۆمەڵێک لە ڕێکخراوە سەربەخۆکانی ئێران ڕۆژی چوارشەمە 3 گوڵان لە بەیاننامەیەکدا ڕێکەوتنامەی نێوان ئامۆزش و پەروەرش و هێز ئینتیزامیەکانیان بە توندی مەحکوم کرد و خوازیاری کۆتایی هێنان بە سیاسەتی سەرکوت بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە سیاسەتی پادگانیکردنی قوتابخانەکان سیاسەتێکی شکست خواردووە و قوتابیان و معەلیمانی ئاگا ڕێگە نادەن دوژمنانی زانست بە ئامانجەکانیان بگەن. حکومەت پێشتریش بەسیجی قوتابخانەی دروست کرده بوو، بەڵام نەیتوانی بەربەست بۆ ناوەندەکانی پەروەردە ساز بکات و هەوڵەکەی سەری نەگرت. بۆ ڕاگرتنی پاکی و خاوێنی ناوەندەکانی پەروەردە ئەبێ هەموو خەڵکی ئێران بنە ماڵەی قوتابیان، معەلیمان و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان یەکگرتوانە لە بەرامبەر سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ڕاوەستن و ڕێگە نەدەن کللتوری تند و تیژی حکومەت یانی ڕۆڵەکانیان بخاتە مەترسیەوە. دژایەتی کانونی سەنفی فەرهەنگیانی مازەندەران لەگەڵ پادگانیکردنی قوتابخانەکان. کانونی سەنفی فەرهەنگیانی مازەندەران لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند لە وڵاتێکدا کە مەودای بیرکردنەوە کورتە دیوارەکان بەرزترن و کورتبینی وەزارەتی پەروەردە لە چەندەی ڕابردوو سیستەمی پەروەردەی بێخاوەن کردووە و هەر کەسە و ناکەسێک ڕێگە بەخۆیەدات سنوور بۆ چالاکی هەڵسوڕاوانی دڵسۆزی بواری فەرهەنگ و قوتابیان دابنێت. لە بەشێکی دیکەیە و بەیاننامەیە داهاتووە ئەمجارە وەزیری ئامۆزش و پەروەرش ڕۆڵەکانی ئێرانی وەکو منداڵانی بێکەس و کاربینیوە و ڕێگە بەخۆی ئەدات
کە بە شێوەی کۆنەپەرستانەی تاڵیبانی پەروەردەیان بکات. جەنابی وەزیر، ئێرە پادگان و مەیدانی جەنگ نییە، ناتوانن بە زۆری کللتوری دواکەوتی خۆتان بەسەر کۆمەڵگادا بسەپێنن. کاتێک کچانیان جاراوی دەکرد و دەست درێژیان دەکردە سەر کوڕانی کۆمەڵگا، هێزە انتیزامیەکان لەکوێ بوون؟ حجابی زۆرەملێ گرنگترە یان دابینکردنی ئەمنیەت بۆ قوتابیان؟ کاتێک ڕۆڵەکانی وڵاتیان پەلکێش دەکرد و بە زەربەی باتۆم قوتابیانیان دەکوشت، پۆلیس لەکوێ بوو؟ کاری پۆلیس چووەتە ببورن، کاری پۆلیس بووەتە تۆقاندن، کوشتن و شکەنجەدان؟ ئەگەر ئێوە شانازی بە سەربازی بوونی ڕادان دەکەن، باشترە وەزارەتی پەروەردە بە خاوەن ڕاستەقینەکانی بسپێرن. لە سەروبەندی هەفتەی معلم و ڕۆژی ڕێزلێنان لە مامۆستایانی زەحمەتکێش، ئێمە معلمانی شاغەڵ و خەنشین کراو پەیمان دەبەستین کە لە مافی قوتابیان و هاوکارەکانمان بەرگری دەکەین و ڕێگە نادەین کەشوهەوای پۆلیسی بەسەر ناوەندەکانی پەروەردەدا بسەپێنن. لە سێدارەدانی نۆبەندکراو لە سێ زیندانی ئێران لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەعدامی نۆبەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، کوشتنی بان قەست و دەست درێژی سێکسی لە زیندانەکانی قزل حەسار، گورگان و عراق جێبەجێ کراوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران، ڕۆژی سیوێکی خاکەلێوە حکمی ئەعدامی بەندکراوێک بە ناوی حسێن بەهاری تەمەن 34 ساڵ بە تۆمەتی کوشتنی بان قەز لە زیندانی گورگان جێبەجێ کراوە. ڕۆژی 2 گوڵان بەندکراوێک بە ناوی ڕەزا تەبەرتەی فەراهانی بە تۆمەتی دەست درێژی سێکسی لە زیندانی عێراق ئیعدام کراوە. هەروەها بەیانی 3 گوڵان حەو بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی قزل حەسار لە سێدارە دراون کە ناسناوی 3 کەسیان بریتیە لە ئەمانوڵڵا بەراهووی تەمەن 56 ساڵ و محەممەد عەلی ناسر و ئەکبەر موسا، هەردوو خەڵکی کرماشان. و دوایین هەواڵمان سەبارەتە بە بانگەوازی یەکڕێزی بۆ پشتیوانی لە بەندکراوانی سیاسی و ڕاگررتنی سزای سێدارە لە هامبۆرگ. دامەزراوەی یەکڕێزی فەرقۆڵی ڕێکخراوە سیاسیەکانی هامبۆرگ لە بانگەوازێکدا داوای لە ئێرانیانی ئازادی خواز و گروپە سیاسیەکان کردووە بۆ پشتیوانی لە بەندکراوانی سیاسی و کارزاری سێشەمانەی نا بۆ ئێدام یەک بگرن. لەو بەیاننامەیەدا ئاماژە بە دانوستانەکانی نێوان دەوڵەتی ئەمریکا و کۆماری ئیسلامی و ئەگەری نەرمی نواندنی دووبارەی کۆمەڵگای جیهانی لەگەڵەو حکومەتە سەرکوتگەرە کراوە و جەخت کراوەتەوە کە تەنیا ڕێگەی ڕزگاری خەڵکی ئێران یەکڕێزی و یەکگرتوویە. هەروەها پاڵپشتی لە بەندکراوانی سیاسی کە ئاڵە هەڵگرانی خەبا دژ بە کۆماری ئیسلامین وەکوارکی هەموو ئێرانیانی ئازادی خواز ناوبراوە و داوا لە هەموو ئازادی خوازان و گروپە سیاسیەکان کراوە تاکو ڕۆژی شەممە 26 ئاوریلی 2025 لە کاتژمێر 1 دوانی وەڕۆ تاوەکو 2 سی خولەکی ئێوارە لە مەیدانی ئایادا ئەهرەی هامبۆرگ کۆ ببنەوە و لەو ڕێگەیەوە دەنگی هەموو بەندکراوانی سیاسی بە گوێی جیهان بگەێنن. بینەرانی خۆشەویست لێرەداچینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆژ، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.